سەردانی پاپای ڤاتیکان بۆ عێراق و دواتر بۆ هەرێمی کوردستان هەر ڕووداوێکی ئاسایی نییە، بەڵکو و گرنگی و قورسایی خۆشیەیە، چونکە پاپای ڤاتیکان جگە لەوەی کە کەسێکی ڕۆحانیە بەڵکو بێجگە لەوەش کەسایەتیەکی جیهانی زۆر گرنگیشە. ئێمە لە ئەم ئینفۆگرافیکەدا باسی سەردانەکەی پاپای ڤاتیکان دەکەین بۆ عێراق، پاشە هەڵبەت کە ناوی ئەو پاپا فرانسیسە، پاشان سەردانەکەی بۆ هەرێمی کوردستان بە چ شێوازێ بێ. سەرەدا ئەو سەردانی بەغدا دەکات، لە 5 ئادار دەگاتە شاری بەغدا، بەڕەسمی پێشوازی لێ دەکرێواتە لەلایەن کاربەدەستانی دەوڵەتی عێراقەوە، لە ئیتر ڕەنگوێ سەرکۆمار، سەرۆکوەزیران، پەرلەمانتاران، وەزیرەکان واتە پیاوانی ئاینی بە ڕەسمی پێشوازی لێ دەکرێت. پاشان لەگەڵ بەرپرسان و دیبلۆماتکارانیش کۆ دەبێتەوە. ئەمە هەر لە میانەی سەردانەکەی لە بەغدا. ئەوەی کە گرنگە لێرەدا سەردانی کڵێسای سەیدە نەجات دەکات. ئەم کڵێسایە کە لە بەغدایە ساڵی 2010 تەقێندرایەوە، کۆمەڵێک خەڵکی تیادا کوژرا و بریندار بوو، کڵێساکەش لەو کاتەدا خاپور کرا. پاپا سەردانی ئەو کڵێسەیە دەکات. دوایی لە دوای بەغدا دەچێت بۆ چۆ دەچێتە نەجەف، دیدارێکی دەبێت لەگەڵ سیستانی گەورە مەرجەعی شیعەکانی عێراق. ئەمە بۆ خۆی گرنگی و ئەهەمیەتێکی زۆر زۆری هەیە. دوو کەسی ڕۆحی، یەکێکیان گەورە ڕۆحی هی کریسیانەکانە، ئەوی تریان هی شیعە مەزهەبەکانی عێراقە. دیداری ئەم دوانە پێکەوە زۆر گرنگە. پاشان سەردانی شاری ئووری شوێنەواری دەکا. ئەوە لەکوێیە؟ لە پارێزگای زیقارە. ئەمە نزیکەی 2500 ساڵ لەمەوبەر، زیاتر واتە زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر پایتەختی سۆمەریەکان بوو. ئەمەش بۆ خۆی ئاماژە و گرنگی خۆی هەیە. پاشان پاپا دوای ئەم سەردانی شاری ئوور دەگەڕێتەوە بۆ چۆ؟ دەگەڕێتەوە بەغدا و لەوێ قوداسێک لە کڵێسای ماریوسف، لەوێ قوداسێک بەڕێوە دەبات. پاشان دێ بۆ هەرێمی کوردستان، وەکو لە هەواڵەکانیش هاتبوو، لەگەڵ بەرپرسانی باڵای هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. ڕێوڕەسمێکی ئاینی لە هەولێر بەڕێوە دەچێت لە یاریگای فرانسۆ هەریری کە تیایدا لەوێش قوداسێک بەڕێوە دەبا، وەکو لە هەواڵەکانی شاتبوو زیاتر لە 10,000 کەس بەشداری لەو قوداسەدا دەکەن. دواتر پاپا سەردانی مووسڵ و قەرەقۆش دەکات. سەردانی مووسڵ دەکات بە حکمی ئەوەی وێران بۆ لە دەستی داعش دەڕێنراوە. پاشان دەچێتە قەرەقۆش. قەرەقۆش گرنگەکەی لەوێدایە لە دەشتی نینەوە کە ناوچەیەکی کریستیان نشینە.